سەوباسکردنە لە سەریچێک لە پێشانگایەکی شێوەکاری لە قامیشلۆ. ئەم پێشانگایە وەک پێشانگایەکی تایبەت لە نێوان دوو نەوەیە دروستکراوە، نەوەی نوێوە لەگەڵ ئەو نەوەی کە ئەزمموییانەیە لە ڕابردووە. لە پێشنگاکەیە هەردوو لە تابلۆ و وێنەکانی خۆیان نمایشەکان تا بتوانن ئەو پردی پەیوەندیە لە نێوانەوەکانە دروست ببێتەوە بۆ سوود وەرگرتن لە ئەزمموی ڕابردووی و هونەرمەندانی کە ئەزممویێکی باشیان هەیە بتوانن سوودیان لێ وەربگیرێت. کارکردن لەسەر ئەم بابەتەوە دروستبوونی ئەم پێشنگایانە لە جیهانە بۆ خۆی گرنگی هەیە، لە زۆرێک لە وڵاتانی جیهانە گرنگی پێدرێت، لەوانە بە تایبەت وڵاتانی بەریتانیا و ئەمریکا زۆر لەم بابەتە قاڵن و هەمیشە گفتوگوی زیاتر لە نێوان لاوان و ئەو کەسانی کە ئەزممویێکیانێ لە ڕابردووە دروستەکەن بۆی بتوانن هەنگاوی باشتر و زیاتر بنرێت لە هەر بوارێکی هوەریە بێ یاخود کۆمەڵاتیە هەر بابەتێکی تر بێتەنان زانستەکانیش. لە قامیشلۆش ئەم پێشنگایە لە نێوان ئەم دوونەوەی ئاساس کراوە تا بتوانرێت پردێکی پەیوەندی بێ لە نێوان ئاڵوگۆڕی ئەو ئایدیایانی کە هەیەە کە چۆن لە ڕابردووە کارکراوە تا ئێستا چۆن بتوان هاریکاری ئەو نەوەی بکەن کە ئەوان لە چەند ساڵی ڕابردووە بۆ ئەزمموی پێگەیشتون بە خێرایی بگەێنرێتە نەوەی نوێش جارێکتر گۆڕانکاری تێدا بکات و هەنگاوی زیاتر بنرێت بەرەو پێشەوە لە ڕێگای بابەتی هوەریەوە. ئەمە بابەتیشی گرنگە و لە پێشنگاکەشا چەندین تابلۆ لە نێوان هەردوونەوەکەیە نمایش کراون. پێشنگاکە لە ڕۆژی دووشەمە دەستی پێکردووە 8 هونەرمەند لە نەوە جیاوازەکان تێدا بەشدارن. بڕیارە تا ڕۆژی 15 ئەم مانگە بەردەوام بێت. هونەرمەندان بە تابلۆی جیاواز کە هەرێکە چیرۆکێک لە خۆگرێ باز لە ژیانی سیاسی و کۆمەڵاتی ناوچەکەیانەکەن. ئاماج لە پێشنگاکە ئەوەیە هونەرمەندانی گەنج و هونەرمەندانی بە ئەزمون کارەکانی یەکتر ببین و بتوان سوود لە ئەزمموی یەکتر وەربگرن. بینەرانی پێشنگاکەش بە کاری نوێی دێرینی هونەرمەندان ئاشنا بن.